باستەوە دەکەین کە لە چوارچەوەی کار و چالاکیەکانی مەکتەبی شەهیدان و تێکۆشەران بەشی جینۆسایدکراون کۆڕێک بە ناونیشانی مەترسی جینۆسایت لەسەر ناوچەدا بڕێنراوەکانی دەروی ئیداری هەرێم بەڕێوەچوو. دەپرسین ئامانجی ئەم کۆڕە چی بوو و تا چەندە میکانیزمی نوێ بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی و ئەگەرەکان لە با بڵێن جینۆسایدکردنی ناوچەدا بڕێنراوەکان لەم کۆڕەدا باسکراوە. میوانداری زۆر بەڕێز سالار مەحموود سەرۆکیەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستانمان کردووە کە لە ڕێگەی سکایپەوە لە گەرمیانەوە میوان دەبێت. کاک سالار سپاس بۆ ئامادەبوونت، ئەم کاتت باش بێ. دیارە ئەم کۆڕەی کە سازکراوە بە ئامانجی با بڵێن ڕێگریکردن بووە لە جینۆسایدکردن یاخود ئەگەری جینۆسایدکردن لە ناوچە دابڕێنراوەکان. ئەو میکانیزمە نوێیانەی کە لەم کۆڕەدا خراونەتە ڕوو باسییان لە چی کردووە؟ بەڵێ بەیانیتان باش، بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزی کورسات باش. بێگومان ئەو بابەتەی کە پێشکەش کرا من وەکو نووسەر و شارەزایەکی بواری جینۆساید بابەت پێشکەش کردووە و دوو مەسەلەی گرنگ تایدا تەڕەحکرا. یەکەمیان بابەتی ناوچە جێناکۆکان، دووەمیان بابەتی جینۆساید. بابەتی ناوچە جێناکۆکان کە بە عەرەبی پێڵێن مەناطق متەنازع عەلەیها، چەندێکی تازەی سیاسی قانونیە لە دنیاە کە لە نێوان وڵاتان، لە نێوان هەرێم و وڵاتان، لە نێوان کیان و دەوڵەتان کێشە لەسەر خاک هەیە، لەسەر ئاو هەیە، لەسەر دەسەڵاتی ئاسمان هەیە. ئەمانە زۆر جار لە ڕێگەی UN-ەوە بۆ چارەسەری کێشەکان میکانیزم دانرێ. بۆ نمونە کشمیر لە نێوان هندستان و پاکستان، قوبرسی تورکی و یۆنانی لە بینی هەردوو وڵاتی یۆنان و تورکیا، کێشەی تامیل لە نێوان پڵنگەکانی تامیل و سریلانکا، کێشەی فەڵەستین ئیسرائیل کە بە قودس و غەزە میلمانانی ناوچەییان هەیە. ئێمەش لە عێراقا کوردستانی بەشی باشووری پکێنراوە بە عێراقەوە و ناوچەیەکی تەماسەیە پێڵێن ئێستاکە دوای 2003 کە قانونی ئیداری دەوڵات و دواتر دەستوری هەمیشەی عێراق سەسپێنرا ناونرا ناوچەی جێناکۆ. ئەم ناوچانە خاکی کوردستانن لە ڕووی جوگرافی و لە ڕووی تاریخیەوە، بەڵام ئێستاکە لە ڕووی قانونی دەستوریەوە ناوچەی جێناکۆکن. ناوچەی جێناکۆ کە بەپێی دەستور هاتۆ واتە هیچ لایەک موکێتی نییە لە نزاعە لە نێوان دوو تەرەف، تەرەفێکیان کوردستانە، تەرەفێکیان دەوڵەتی عەربیە. عادەتەن ئەم ناوچانە کە ناوچەی جێناکۆکن معەڕەزن بۆ ڕوودانی تاوانی گەورە. بۆیە بابەتەکەی من لەم سۆنگەیەوە بۆ ناوچەی جێناکۆکەوەیە کە هەمیشە مەترسیەکانی تاوانی کۆمەڵکوژی، تاوانی جز بە مرۆڤایەتی، تاوانی جەنگ زەمینەکەی لەبارە، بە تایبەتیش دەرحەق بە کاکەیەکان، بە شەباک، بە ئێزیدلی، بە تورکمان، بە کاتەکانی تر، چونکە ئەو ناوچانە ناوچەیەکن هێشتا کە لە ڕووی ئەمنیەوە وەقرەی و ئاسایشی تێدا نیە. بەڵێ ئێوە دەزانن کە سەردەمی خۆی لە 2003ەوە ئەنسار السونە، ئەنسار الئیسلام، قاعیدە، داعش، گروپی نەقشبەندی، نازانم پێی سەلاحەدین، هەموو ئەمانە گروپی جیاجیان لەو مەنتیقانە ئەتوانن جێنفوز بگرن. بۆ چونکە منتیقەی ئاسایشی زۆر تێدا نیە. هەموو ئەم هۆکارانەوا دەکەن کە مەترسی جینۆساید لەسەر خەڵکەکەی هەبێ. تەرحی بەندە لەو کۆڕەدا ئەوە بووە کە پێویستە تەرەفی سێم کە نەتەوەی گرتوەکانە بێتە مەنتیقەکە بۆ ئەوەی بتوانێت هاوکار بێ لە حەلی نزاعات، نزاعاتی مولکیە، نزاعات لە نێوان خەڵکەکان و یارمەتیدانی هەردوو حکوومەتە بۆ گەیشتن بە چارەسەرێکی گونجاو بەپێی دەستور بۆ ئەو ناوچانە. بەڵێ کاک سالار، کۆمەڵێک ڕوودا و ئەبینین لەم ماوەی چەند ساڵەی ڕابردووە ڕوویاوە، ینی هەر لاوەی کە لە سنووری خورماتووی بینین کە هەندێک جار لە جوتیارەکان ڕوبەڕووی ئاستەنگ دەبنەوە جوتیارە کوردەکان و لە ڕێگەی جوتیاری عەرەبی هاوردەکرا و جارێک تر هێنرێنەوە ناو ئەو ناوچانە، یاخود هەندێک بڕیار کە دەردەچێت لە پارێزگای کەرکووک کە دژی پێکهاتەیەکە و پشگیری پێکهاتەیەکی دیاریکراو ئەکا. ئەمانە ئەتوانین بڵێن مەترسی دروست کردووە لەسەر ئەوەی کە ئەمانە سەر بکێشێ بۆ ئەوەی کە جینۆساید ڕووبا، یاخود جۆرێک لە ئەوە ڕووبات کە جارێکی تر زوڵم لە پێکهاتەی کورد بکرێتەوە لەو ناوچانە. کاکە ڕەنج، هەر هەنگاوێک کە خەڵکی دەسەڵاتدار لەو مەنتیقە دەیدا، ئەگەر ئیجابی بێ ئەوە هەنگاوێک بەرەو ئاسایی بوونەوە
دۆخەکە بە ئەگەر سەلبی بێ تەفریقە دروستەکە لە نێوان پێکاتەکانە دڕدۆنگی زیاتر دروستەکە وەسەر ئەکێشێ بۆ ململانێ وچکە مانتیقەکە خۆی لەبارە بۆ مەسەلەی ململانێ تۆ ببینە لە 2-3 ساڵی ڕابردوودا سووتاندنی دەهودانی جوتیاران تایبەتی ئەوانەی تاکەی لە مانتیقەی داپۆ و پەلاماردانی گوندی مبارەک و مێخاس لە مانتیقی خانەخی کاکەی نشینن هەموو ئەمانە بە ئاگداری ینی بەوەی کە دەسەڵاتی ئەمنیە و حەشدی شعبی و دائیرەکانیش تەماشاکەر بوون لە سەداوە جێشی عراقی تەماشاکەر بوون فراغێکی دروست کردووە بۆیە ئەمە پێویستی بەوەیە کە تۆ لەسەر ئاسێکی بەرفراوانتر بیر لە چارەسەرکەیتەوە ئەو عقلەتەی لەو مەنتیقەتە حکوومەکە عقلەتێک نییە تێبگالەوەی کە مرۆڤەکان لەوێ پێویستیان بە پێکەوە ژیانە پێویستیان بە تەبایی برایەتیە هەمویان خەڵکی گەڕکێکن گوندێکن ناوچەیەکن هاوچارە نووسن بەڵام لەسەر ئەساسی بەرژەوەندی ئایدۆلۆژی سیاسی شخصی دێن ئەم ناخۆکیانە دروستەکەن وە شۆڤێنێت دەوری زۆر گرنگەیە شۆڤێنێتی عەرەبی هێشتا کە زاڵە کە دێ لەسەر خاکی خەڵکی کوردستان کاداکە بۆیە ئەمە پێویستی بەوەیە کەمپینێکی نێودەوڵەتی بکرێت لەلایەن خەڵکی کوردستانەوە لەلایەن هێزە سیاسیەکانەوە لەلایەن حکوومەت و پەرلەمانەوە لەلایەن نوێنەرەکانمانەوە لە بەغدا بۆ ئەوەی تەرەفی سێم لەو مەنتیقە حەزوریان هەبێت پێشنیاری بەندە لەو کۆڕەدا بۆ حەزوری تەرەفی سێم واتە تەرەفی نێودەوڵەتی لەوە سەرچاوە ئەگرێ کە ئێمە گەلی گۆر بۆ چارەسەرکردنی کێشەی خاکمان پێویست دەکات دەست بە کۆمەلگای نێودەوڵەتی بەسین کاکە ڕانج هەرێمی کوردستان بۆ بوو بە خەوارەیەک لە عێراق لە دەرەنجامی کەمپینکردن بۆ کیمیاباران و ئەنفال بە دواتریش کە ئینتیفاضە بوو کۆڕە و هاتەکایەوە کۆڕە و وای کرد کە بە تایبەتیش من ئەمە گەڕمەوە بە سەردەمی دیپلۆماسیەتی مام جەلال لە دوای ساڵی 1991 بۆ کۆڕە و پێش ساڵی 91 بۆ هەڵەبجە و ئەنفال کەمپینێکی نێودەوڵەتی کرد کە کورد لە بەردەم قڕان و لە ناوبردن و کۆمەڵکوژێکی زۆر مەترسیدارە بۆیە کۆمەڵگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاری 688 دەرکرد و نۆفلای زۆن قەتی 36 دیاری کرد کە عێراق نەتوانێت بێت لەم پارێزگایانەی هەرێمی کوردستان جموجۆ بکە یەکەم جار بوو لە تاریخی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان کە ئەنجومەنی ئاسایش بەشێکە لە نەتەوە یەکگرتوەکان بڕیارێکی نێودەوڵەتی بۆ کوردستان دەرکرێت کە بڕیارە نێودەوڵەتیەکە نەوعەن ماپێچەوانەی مەبدەئێکی نێودەوڵەتیە کە باسی عدەم تەدەخل الدول في شؤون داخليەوەتە ناکرێ وڵاتانی ئەندام نەتەوە یەکگرتوەکان بڕیارێک دەبکەن تەدەخل بێ بۆ شؤونی وڵاتێک بەڵام ئەنجومەنی ئاسایی کوردخڕان بڕیاری 688 دەکرد و ئەوە بوو بە قوارە لە عێراق لە کوردستانی عێراق و ئەم قوارەیە بوو بەشێک لە عێراق. بەڵێ کاک سالار دەکرێت بڵێن لە ئێستادا بوونی هاوپەیمانان لە ناوچە دابڕێنراوەکان و ئەو ناوچانێکی کێشە لەسەرن هەمان ئەو ئومێدە دەبەخشن کە لە ڕابردوشتا هەیان بووە لەسەر قەواری هەرێمی کوردستان یاخود ناوچە جێناکۆکەکان. خاتونی بەڕێز مەبەستم ئەوەیە بڵێم ئێمە پێویستمان بەوەیە کەمپین بکەین لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەوەی لە ناوچە کوردستانیەکان ڕوئەدا مەقایسی کۆمەڵکوژی تێدایە یعنی لە ڕابردووە کوردی فێلی لە مانتیقەی بەدرە و جەسان و مەندەلی لە 2007 و 2008 کورسات زۆر ئیشی لەسەر ئەو تاوانانە کرد کە دەرحەق بە زرگۆشەکان لە مانتیقەی قزرەباتی واتە سعدیە و ئەو مانتیقەیەکرا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئێوە پاسەپۆ ئاگدار بوون لە مانتیقەی دووس چه کارەساتێکیان خۆقان یاچینەوە بۆ سەروتر لە مانتیقەی مەخمور بە هەمان شێوە لە سەروتری مەخمورەوە تاوانی شەنگال و قەتڵ عامی ئێزیدیەکان تا ئێستا کە بە هەزاران شو خوشک و ژنی ئێزیدی چارەنووسیان نادیارە ئەم مانتیقەیەکە بەرپرسیارەتەکەی ئەکەوێتە ئەستۆی حکوومەتی عێراقی بە دەرەجەی یەکەم و کۆمەلگای نێودەوڵەتیش کە تاوانی جێنۆساید تاوانێکی نێودەوڵەتیە قانونی نێودەوڵەتی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی و ئەرکی کۆمەلگای نێودەوڵەتیە نەهێڵێ ئەو مانتیقانە جێنۆساید عادەتەن مانتیقەی جێنۆساید کراو پێویستەکە حافزی زیاتری بۆ دروست بێواتە بۆ نمونە ئەگەر لە مەندەلی ئەگەر لە سعدیە ئەگەر لە شەنگال لە ڕابردووە جێنۆساید ڕوویدا بێ ئەرکی کۆمەلگای نێودەوڵەتیە و ئەو ئەرکی زیاتری حکوومەتی عێراقیە زۆر ئاگای لەو بنینە
لەبێ جارێکی تر نەکولێت بەڵێ و بە جۆرێک پارێزبندی بۆ دروست بێ هیچ تەڵەفێکی تر نەتوانێت تاوانی هاوشێوەی جنۆسایدی فەیلی جنۆسایدی ئێزیدیەکان و تاوانی دەرحەق بە کاکەکان دووبارە بکات. باشە کاک سالار خۆتە زانی ئەوەی کە مەسەن داواکاری بەڕێستانە یاخود پێم وایە داواکاری تۆ زۆرێک لەو کەسانەشە کە ئەیانەوێ ناوچە جێناکۆکەکان یاخود ناوچە دابڕێنراوەکان پارێزراوتر بن بە تایبەتی بۆ پێکهاتەی کورد ئەم بابەتە خۆتە زانی کۆمەڵێک ڕێکار و میکانیزمیە کە تۆ بتوانانی لە ڕێگەی نێودەوڵەتی و پارێزبندیە دروست بکەیت بڵێن ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بڵێن بەرپرسانی هەرێمی کوردستان هەنگاوەکان چۆن بنێن هەنگاوەکان لە بەغداوە گفتوگۆ بکەن بۆی کە بڕوا بۆ ئاستی نێودەوڵەتی یاخود ئەبێ هەنگاوەکان لێرەوە لە هەرێمی کوردستانەوە ڕاستەوخۆ بۆ نێودەوڵەتی بێ بۆی کە بتوانێت ئەو پارێزبندیە بۆ ناوچە دابڕێنراوەکان دروست بکرێ ینی ئەوەی ئێستا هەیە و دوای پێکهێنانی حکوومەتی عێراق پێویستە ئەوەی کە پێکهاتەی کوردەکار لەسەر ئەمە بکات لە بەغدا بۆی کە بەرەو نێودەوڵەتی بەرێ یاخود ئەبێت لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە ئەم کارە بکرێ لە هەموو ئاستەکان ئەرکە لەسەر ئاستی ناوخۆیی حکوومەتی عراقی ملزەمە مادەی 140 جێبەجێ بکە ئەو منتیقە ئاسایی بکاتەوە ئاوەدانی بکاتەوە هەربووی قوربانیەکان بکرێتەوە هەیئەی نزاعاتی مولکی هەیە بۆ پاکتاوکردنی مەسەلەی زەویزاری جوتیاران کڕینی گەرمی جوتیاران و قەرەبووی ئەوانەی کە شەهید بوون و لەسەر ئاستی نێودەوڵەتیش حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی حیزبەکان وەزارەتی خارجی عراقی سەرۆکایەتی کۆمارکە پشکی کووردە هەموو ئەمانە بەرپرسیارەتیان لە ئەستۆیە بۆ ئەوی کۆمەلگای نێودەوڵەتی بهێنە سەر ئەو خەتەی کە بێ بەشدار بێەوە هاوکار بێت من پێشنیار دەکەم نەتەوەیە گرتوەکان لە ناوچەی جێناکۆک ئامادەییان هەبێ و بوونی نەتەوەیە گرتوەکان تەڕەفی سەیە و خوێندنەوەیان بۆ ئەو دۆخە هەیە لەوانەیە وام کە ئیرادەیەکی نێودەوڵەتی دروستکە بۆ شار دروستکردن لەسەر حکوومەتی ئیتحادی بۆ جێبەجێکردنی مادەی ساڵ و هەروەها ڕێگریەکی زیاتر بێ لەوەی کە نەهێڵە جێنۆسایدی کە ڕووداتەوە کاک ڕەنجبن لە ڕێگەی ئەم بەرنامەی ئەم بەیانیەوە ئەمە نمونەیە گەڕمەوە خەڵک چۆن ئیش لەسەر کوور دەکات و ئێمە چۆن ئیش بکەین ساڵی 2014 کە تاوانی ئێزیدەکان ڕوودا تاوانی شنگال من ئەندامی پەرلەمان بوو ساڵی 2015 کەیسی جێنۆسایدی ئێزیدەکان برد بۆ ئەنجومەنی گشتی مافەکانی مرۆڤ لە جنێڤ لە سویسرا ڕۆیشتمە ئەو دوکۆمنتانە کە خەڵک مەبینی پێشکەشمەکردن دەرفەتە هاتە پێشەوە لەگەڵ دیپلۆماتکارەکان لەگەڵ خەڵک پەرلەمانتاری ئەوروپی قسەمان لەسەر ناساندنی ئەو جێنۆسایدایە کرد بۆ دیپلۆماتەکانی پەرلەمان سەردانی پەرلەمانتارانمە بۆ ئەوەی ئەخسە بەردەستیان چەند لە هۆڵە کانیتری ئەنجومەنی مافەکانی مرۆڤ پەنێڵ هەبوو پەنێڵی جیاجیا هەبوو لەسەر پێشەکانی مافەکانی مرۆڤ لە دنیا سێ پەنێڵان بینی پەیوەست بوو بە پێشەکانی لە عێراق ئەکرێت چوومە ئەو پەنێڵانە بەشداری کرد سیر ئەەکەم ئەو کەسایەتیانەی کە کۆڕەکان ئەگێڕن سەفیری عێراقن لە سەردەمی ڕژێمی پێشوو واتە خەڵ بوون هیچ دیپلۆماسیەتیانەکەیت بۆ ناشرینکردنی ڕووی حکوومەتی تازای عێراق و بە تایبەتیش باسی میلیشیاکانیانەکرد لە ناویشیانە ڕۆڵی سەلبی پێشمەرگیان پیشنەدا تۆ تەماشاکە کورد بە جینۆسایدی شنگالەوە بە برانی هەزاران ژن و کچمانەوە هەموو ئەوانە لە بەرامبەرە نایەکانی کورد سۆڤێنەکان لەسەر ئاسی نێودەوڵەتی چۆن ئیشەکەن لەوەی کە تەویش بێنەوە بۆ تاوانەوەی لیان پاساو بێنەوە بۆ ئەو ڕووداوانی کە ناوچە قوسانەکان ڕوودەدەن بێنە بەرچاوی خۆت سەفیری عێراق لە سەردەمی ڕژێمی پێشوو لە دانیمارک لە فینلەند یەکیشان لە ئەوروپای ڕۆژهەڵات بوو ئەمانە تۆ تەماشاکە چۆن ئیش لەسەر ئێماکەن لەسەر ئاسی نێودەوڵەتی بۆ تەشویقکردنی ڕاستیەکان بۆ شێواندنی ڕاستیەکان تاوان ئەەکەن تەبری بهێن لەسەر خاکی تۆ قەتڵ و عامەکان ڕەوایەتی ئەدەن بەخۆڵان بەڵام ئێمە لەسەر خاکی خۆمان لەسەر خوێنی خۆمان بۆ دیفاع نەکەین بۆ نووسی کۆمەلگای نێودەوڵەتی لە دەرگا بێن بهێنین ئەم نەزیفە بوەستێن بۆ بەڕێز سالار مەحموود کە بەڕێزیان سەرۆکی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان و هەروەها لە ئامان کاتە ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانی کە سوپاس دەکەین لە کەلارە و ڕاستەوخۆ لەگەڵمان نبووی